لە یەکەم چالاکی فەرمی خۆیدا ڕێکخراوی یاریزانانی تێنسی کوردستان لە ژێرناونیشانی شەشەمین پاڵەوانێتی ئەندازیار کەمال هەڵسابەکردنەوەی پاڵەوانێتێکی کراوە بۆ یاریزانانی تێنسی سەرزەوی کە یاریزانانی یاریەکە لە بەشێکی زۆری شارەکانی عێراق لە چەند ئاستێکی جیاواز بەشداریان لە پاڵەوانێتیەکە کردووە. بەڵێ ئەوە یەکەم قارەمانێتی ڕێکخراو یاریزانانی تێنسی کوردستانە. پاڵەوانێتەکە زۆر گەورە دەرچووە، یاریزانان لە تەواوی شارەکانی عێراق بەشداریان کردو، نەک تەنها لە هەرێمی کوردستان. یاریزانمان هەبووە لە کەربەلا دێتن، لە مۆسڵ دێ، لە بەغدا هاتیە. پاڵەوانێتەکە بە شێوەیەکی گشتی لەسەر سێ ئاست دابەش بووە. ئاستی پێشکەوتوان کە متەقەدمین تقریبان نزیکەی 64 لاعب لە جدولی سەرەکیدان لە خشەی سەرەکی یاریکردنن کە لە یاریگەکانی پارکی پێشمەرگە بەڕێوە دەچێتن و جگە لەوەش پێشتر تەسفیاتمان کرد و یاریزانان تابوو ناو عەدەدێکی هەر زۆر بوو، زیاتر لە 85 یاریزان بوو. ئاستی دووەم ئاستی ڕوات زەوجی دێرینەکانی جووت، ئەوانیش تقریبان 21 تیمن، ئەوانیش هەر لە یاریگەکانی پارکی پێشمەرگە بەڕێوە دەچێتن و ئەوەی کە ئێستا لێرەش بەڕێوە دەچێتن تەمەنەکانن، منداڵەکان لەسەر 4 ئاست دابەش بووینە، ئاستی 15 ساڵی و 12 ساڵی و 10 ساڵی و خوار 8 ساڵی. یاریزانە بەشداربووەکانی پاڵەوانێتەکە دڵخۆشن بە دووبارە گەڕانەوەیان بۆ نێو یاریگەکان و هەریەکە و بە ئامانجی دەستخستنی ئەنجامێکی شایستە لە پاڵەوانێتەکە گەشتی شاری هەولێری کردووە. پاڵەوانێتەکەش بۆ چەند ئاستێکی جیاواز و ئاستەکانی دێرینەکان و پێشکەوتوان و 4 ئاستی جیاوازی منداڵەکان بەڕێوە دەچێت کە بەژێکی زۆری ئاستەکان بۆ چەند گروپ دابەشکراون، یاریەکانی هەر گروپێکیش بە شێوازی خول بەڕێوە دەچێت. وەکو یاریزانێکی تێنسی سەرزەوی پاشەوەی ڤایرۆسی کۆرۆنا هات و ئێمەش بێبەش نەبووین لە یاریەکانی تر و ئەو پاڵەوانێتەش وەستا لەسەر ئاستی کوردستان. بۆیە دوایەوەی ڕێکخراوی یاریزانانی تێنیسی کوردستان هەسا بەکردنەوەی خولێکی گەورە لەسەر ئاستی عێراق و بە سپۆنسەری بەڕێز کاکەمال کە بۆ شەشەمین جارە سپۆنسەر دەبی لە تێنسی سەرزەوی کەسا بەخکردنەوەی خولێک لەسەر ئاستی عێراق و هیوادارین یاریەکان یاریەکی خۆش بێت و ئەنجامێکی باش بێ و بۆ پابند بووین بە تەندروستی لەگەڵ یەکترا یاریزانەکان بەرکەوتە و شتیوای تێدا ئەنجام نەبێ. ناوماکەم دلزارە، توانیم بەشداری پاڵەوانێتی ئەندازیار کەمال بگەم. ئەمساڵ هیچ بەشداری پاڵەوانێتێکمان نەکردووە لەبەر ئەم نەخۆشی ڤایرۆسی کۆڕۆنا. هیوادارم پلەیەکەم بەدەست بێن. سوپاس. شەشەمین پاڵەوانێتی ئەندازیار کەمال کە یەکەم چالاکی ڕێکخراوی یاریزانانی تێنسی کوردستانە لەلایەن خودی ئەندازیار کەمالەوە خەرجیەکانی دابین کراوە. چاوەڕوان دەکرێت ڕکابەرەکانی پاڵەوانێتەکە کە ڕۆژانە یاریەکانی لە یاریگەکانی پارکی پێشمەرگە و ئەکواپارک بەڕێوە دەچێت تا هەفتەی داهاتوو بەردەوام بێت. ئومێد ئیبراهیم، گەلی کوردستان، هەولێر.